جەژن کە هەڵقوڵاوی شەریعەتی پیرۆزی ئیسلامە تێیدا چەندابوو نەریتێکی کۆمەڵایەتی و ئاینی و سونەتی قوربانی تێدا ئەنجام دەدرێت. 1000 کیلۆ گۆشتی بکڕی بیکاتە خێر بەسەر هەژاران دابەشی. مامۆستایانی ئاینی باز لەوە دەکەن گرینگە هەوڵ بدرێت جگا لە ڕووی پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان هاوڵاتیان بەپێی توانە لەم جەژنە قوربانی بکەن و ڕەچاوی تایبەتمەندی ئەو جەژنە بکرێت. قوربانی بەدیلی نییە، قوربانی لە خوای گەورە نزیکت دەکاتەوە. داوا لە مسلمانان دەکەم بە هیچ شێوازی سارد نەبنەوە قوربانی ئەنجام بدەن بە ئەوەل قەترە خوێن کە لە گەردەنی و لە قورجی ئەو حیوانەی دێتە دەرێ خوای رب العالمین لە هەر هەموو گوناحەکانی ئەو کەسەی خۆش دەبی کە قوربانیەکەی لە پێناوی خوای گەورە کردیە. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بەڕاستی شیعاری قوربانی شیعاری جەژن جێژنە پیرۆزە سەردانی کردنی یەکتری سیلێ ڕەحم یەکتر عەفوکردن سولح لەگەر یەکتری بەڕاستی ئەوە نیشانەی تەقوا و ئیمانی ئەو کەسە مسلمانانە پیشان دەدا. پسپۆڕێکی دەرونی دەڵێت پێویستە جەژن بکرێتە وەسیلەیەکی باش بۆ پێداچنەوە بە پەیوەندی کۆمەڵایەتەکان بە تایبەت لەم سەردەمەی زۆربوونی تەکنۆلۆژیا و کەمبوونەوەی پەیوەندیەکان. جەژن دەرفەتێکە بۆ ئەوەی بکرێتە مای خۆشکردنی دڵەکان و لێخۆشبوون لە بەرامبەر یەکتر. کە ئێمە دەڵێن ڕق و چینە نەمینە ئەوەیە کە تۆ هێزێک دەدەیتە خۆت قووەتێک دەدەیتە خۆت دەڵێن با من دەست پێش خەریب بکەم بۆی خێرەکە بۆ من بێ ئەویش هەمان ئەو بیر و بۆچوونەی هەیە کەواتە لە ڕووی دەرونیەوە هەردووکتان نیەتی پێکاتنەوەتانەیە نیەتی چاکەتانەیە لە جەژنە ئینسان زیاتر بێکتر شاد دەبێتەوە و هەموو دراسەکانی زانستیش ئەوە دەسەلمێنن ئینسان لە هەموو کاتێکە کاتێک تەوقە لەگە یەکتر دەکا کاتێک کە چاو لە چاوی یەکتر دەکا و چاکوچۆنی لێکتر دەکا خانەکانی مێشک زوندوو دەبێتەوە خانەکانی مێشک هەوڵی ئەوە دەدات جسم هەرچی مادەی ژەهراوی هەیە فڕێ بدا خانەکانی مێشک کە چالاکتر بووە تۆ ئەو کەسەی بەرامبەرتە خۆشەویستیەکە زیندوو دەبێتەوە زیاتر لە مێشکدا دەچەسپێت. گرنگێکی تایبەت بابۆنە ئاینەکان بە تایبەت ڕۆژانی جەژنەکان دەدەن کە لەو ڕێگەیەوە سیلێ ڕەحم بەهێز دەکرێتەوە و هەموو شەو سەردانی کۆمەڵایەتەکان گەرم و گوڕی تێدەکەوێت کە ئەمەش کاریگەری باش لەسەر ڕەفتار و دەرونی تاکەکانی کۆمەڵگادا دەنێت. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.